باس لە ڕۆژی ژینگەی کوردستانەکەین دیارە ڕۆژی 16 نیسانی هەموو ساڵێک دەستنیشان کراوە بە ڕۆژی ژینگەی کوردستان بێگومان لێرە و لەوێ هەوڵانوێکان زۆرە بۆ ئەوەی کە ژینگەی کوردستان زیاتر بپارێزرێت زیاتر سەوزتر بکرێت لێرە و لەوێ کۆمەڵی کوردستانێکی سەوز یاخود چەندین ڕێکخراو و ناوەندی گرنگمان هەیە لە بواری ژینگەی یاکارەکان ماندوونە ناسانە توانیویانە گرنگی بن بە ژینگەی کوردستان و ئەم ڕۆژەش بە چەندین چالاکی و بۆنە و مەراسیمی تایبەت ئەم ڕۆژە بەرزرا بگرن هەر بۆیە بە کورتیە توانین ئاماژەش بۆ بکەین 16 نیسانی ساڵی 1970 حکوومەتی بەعز ناوچەی بالیسان و شێخ وەسینانی کیمیاباران کرد و ژینگەی کوردستانی تێگیا بۆیە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2008 ئەم ڕۆژەی بە فەرمی دەستنیشان کرد بە ڕۆژی ژینگەی کوردستان و ئێمەش بە وردی و بە چڕوپەڕی ئەمڕۆ کۆمەڵێک بابەتی گرنگ لەسەر ژینگەی کوردستان ئەخینەڕۆ هەر بۆیە بە خۆشحاڵیەوە و میوانداری زۆر بەڕێز خاتوو شادان ئەبوو بەکرمان کردووە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵەی کوردستانێکی سەوز لەگەڵمانایە بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر بابەتەکە بەخێراتی سڵاو لێبێت دەست خۆشی بۆ کورسات هەمیشە لە بۆنەکە ژینگەیەکانە لەگەڵمانایە دەستان خۆش بێ بەخێراتی سەرچاو زۆر سوپاس خاتوو شادان پێش ئەوەی کە بێمە لای بەڕێزت ئاماژەم بۆ کرد لێرە و لەوێ چەندین جێگە هەیە یاخود کۆمەڵی کوردستانێکی سەوز هەمیشە بەردەوام هەوڵیاوە ژینگەی کوردستان بپارێزرێ چەندین ناوەند و ڕێکخراوی تریشمانێ بە شێوازێکی گشتی تا چەندە ئەم ڕۆژە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆی بتوانرێت لە ڕۆژەکانی تریشە ئێمە بتوانین ژینگەکەمان زیاتر بپارێزین دەستان خۆش بێ سەرەتا بە ناوی کۆمەڵی کوردستانێکی سەوزەوە پیرۆزبایی لە گژەندامانمان و ژینگە دۆستان و ژینگە پارێز و هاوڵاتیانەکەم هیوادارم نەک هەر تەنها ئەمڕۆ هەموو ڕۆژێک بۆ هاوڵاتیان ڕۆژی ژینگە بێ بە هەمومان بتوانین ژینگە بپارێزین چکە ژینگە خۆی کە باسی ژینگاکەین یعنی سەوزایی لە هەر شوێنێکی دنیا کە چی سەردانەکەی کە شوێنێکە بینی کە سەوزایی ئەبینی ئەمە دلیلێکە بۆ ئەوەی کە ئەو شوێنە هەوای پاکە دلیلێکە بۆ ئەوەی کە ئەم شوێنە ئاوەدانە لەبەرەوە بوونی سەوزایی لە هەر شوێنەکە سیمایەکە بۆ بوونی ئۆکسیجین لەو شوێنەیە بۆ بوونی هەوایەکی پاک لەبەرەوە پێویستەکە ئێمە هەر هەمومان لە جێ خۆمانەوە ئەو ڕۆژە بەرز ڕابگرین و هەمیشە لە خەمی ژینگەیە بین هەر لە حکوومەتەوانێ هەتا هەوڵاتیان و هەتا ڕێکخراو ژینگەیەکان ئەوەی ڕێکخراو ژینگایەکان ئەوەی توانیویانە کردویانە ئێمە ژووکو کۆمەڵی کوردستانێکی سەوز هەمیشە بەرنامەمان هەیە نەک لە بۆنەکانە ئێمە ڕۆژانە بە دوواداچوونمان هەیە بۆ کێشە ژینگەیانی کە ڕوبەڕووی هاوڵاتیان بێتوانێت بە دوواداچوونی بۆکەی خەمخۆرین لە هەموو شوێنێک لەبەروی ئەم کۆمەڵی ئێمە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە ئێمە ناوەند و نوێنەرایەتیمانەوە هەیە لەبەرەوە لە هەر شوێنێک کێشەیەکی ژینگەی هەبێ بە خەمی خۆمانی ئەزانی سەرکەوتوو بن هەر جا خاتوو شادان باسی ئەوەت کرد لە هەر شوێنە کێشەیەکی ژینگەیی هەبێت ئێوە لەوێ ئامادابن بەڵام ئەو دیارترین کێشەکان کە لە ژینگەی کوردستان ئێوە ڕوبەڕووی بوونەتەوە لە ئێستاە ئەبێ هەوڵی بۆ بدرێت کامانن کێشەکان کە ئێمە باسی ژینگاکەین باسی ڕەگەزەکانی ئاوهەواکەین ینی ئاو هەوا و خاک لە هەموو شوێنێک سیر بکەین هەوا یەکێک لە هۆکارەکانی پیسبوونی هەوا زۆربوونی ئۆتۆمبیلە زۆربوونی ئۆتۆمبیلەکەش هەندێک ئۆتۆمبیلمان هەیە زیاد دەحەتیانی هەوا ژینگە پیسەکەن بەداخەوە زۆرینەی زۆری ئەو پێشەرکارانی کەیکەن ئەو خاوەن کۆمپانیانن کە کاری گواستنەوەکەن لە ناو شارە ئێمە کە باسی سلێمانیەکی حتمما باسی هەموو پارێزگاکانی ترەکەین چکە و کێشەی کە لە سلێمانیە لە هەموو پارێزگاکانی تریشە هەیە لەبەرەوەیکە لە کێشەکانمان کە هەوا پیسەکە ئێمە بوونی ئۆتۆمبیلێکی زۆرە لەبەرەوەی ئێمە هەر لە بەرنامەی حکوومەتە ئەوە نییە کە ئێمە هێڵی گشتیمان هەبێ بۆ گواستنەوە بۆی ئەو ژمارە زۆری ئۆتۆمبیلی هاوڵاتیانیشەیە ئەو ژەر کێشەیەکی ترە لە لایەکی ترەوانێ کە باسی ئەواکەن ئێمە کارگە و ئەو کارگارەی کە هەیە ڕۆژ بە ڕۆژ سێرەکەی ژماری کارگەکان زیاد دەکەن هەندێک کارگەمانەیە ڕاستە دەستی ژینگە زۆر بە دوواداچوونی بۆکە بەڵام ئێستاش هەندێک کارگەمانەیە کە هەوا کە بوونەتە هۆی پیسبوونی هەوا و فلتەریان نییە نەبوونی فلتەر لە کارگەکانە ئەمەش بۆتە هۆی عینیشت پیسبوونی هەوا کە باسی خاکەکەین ئێمە ژینگاکەین هۆکارێکی تری پیسبوونی خاکی شوەیەکی ترە لە پیسبوونی ژینگە لەبەرەوە یەکەم کەسیش کە هۆکارە بۆ پیسبوونی ژینگەیە مرۆڤ خۆیەتی
بەداخەوە ئێمە هاوڵاتیانمان بڵێن هیچ هۆشیاریکی ژینگەییان ناڵێم لە هەمویان لەتوانم بڵێم لە 150 هێشتا هوشیاری ژینگەیی نەگەشتوتە ناو خێزانەکان هەر لە سیرەکەی لە ئۆتۆمبیلێک لێ خوڕێ سیرەکەی ئەوەی کە هەیەی لە ناو سیارەکە لە جامەکۆ فڕەیە جگەرە کێشێکە لە جامەکۆ فڕەیە وەستاوە لەسەر جادەیەکە وەنیە معاملاکە بەڵام جگەرەکەی بەدەمی و فڕەیە ئەمە بەداخەوانی ئێمە هێشتا هوشیاری ژینگەیی ئەگەر هەر کاتێ هوشیاری ژینگەیی گەیشتە خێزانەکان و تاکەکانی کۆمەڵ دڵنیام لە 180 کێشە ژینگەیەکان کۆتایی پێدێ ئەوەی ئەمێنێتەوانی بۆ حکومە دەمێنێتەوە لەبەرەوەی یەک لە پیسکەرەکانی هەوان مرۆڤ خۆیەتی بەداخەوە اینجا کە باسی خاکیشەکەی قڕکرە کیمیاویەکان ینی ئیستش ینی بەداخەوە ئێمە ئەو ئەوەی کە بەکارین هەموو کیمیاین و لە خاکە کە بۆ پیتی خاک بەکارین هەمووی ئەمە دەرمانی زیان بەخشە هەم زەرەرەیە لە ئەو خواردنانی کە ئەی خۆین ئەمە زەرەرێکی ژینگەیە ئەینیشت لەو بوتڵە پلاستیکیانەشی کە بڵاوی ئەەکەنەوە ئەمەش زەرێکی تر لە ژینگە یەکێکە لە هۆکارە سەرێکیەکانی پیسبوونی ژینگە ئەو مادە پلاستیکانەیە کە بەداخەوە لە ساڵانە چەندەها ملیۆن تەن ئەم مادە پلاستیکانە ئەکەوێتە ناو ژینگە و لەعین لە ژینگەشا بەداخەوە ئەمێنێتەوە و ریسایکلی ناکرێتەوە پێویست و هەروە ئەخرێتە ئاوە نێکێکی تر لە پیسبوونی سەرچاوەکانی ژینگە ئاوە سێرەکەی پاشماوەی نەخۆشخانە زەرەر و زیانەکەی زیاترە بێت پاشماوەی خست نەخۆشخانەکان و پاشماوەی ئاوەڕۆی ماڵەکان دیسانەوە دەچێتەوە سەر سەرچاوی ئاوەکان بەداخەوە ئەویشە دەبێتەوە هۆی پیسبوونی ژینگە ینی تو ئەگەر باسی ژینگە بکەی ژینگە زۆر قوڵ و زۆر فراوانی ینی هەرچی جوڵانەوەیە بکەیت هەرچی بە شێوەیەکی نادروست بجوڵێتەوانە زەرەیەگەی لە ژینگە هۆکارێکی تر بڕینەوەی دارەکانە بەداخەوە لە نەبوونی سوتەمەنیە مرۆڤەکانە چن هانابن بۆ بڕینەوەی دارەکان ڕاستە ئەمە لە بەپێی یاسا و بەپێی ئەوانە عقوباتوێ بەڵام بەداخەوە شیا ئەوەیە دیسانەوە گەڕینەوە بۆ شیاری مرۆڤەکان هەر بەردەوام من لەگەڵ کەواتە خەت و شادان مادەم باست لەم هەموو لایەنە نێرینیانە کرد لەسەر ژینگە کە بێگومان زۆر بەداخەوە دووبارەی ئەەکەینەوە کە هاوڵاتیان یاخود مرۆڤ خۆی بەدەستی خۆی ژینگەکەی وێرانەکات و تێکی ئەیە ئێمە چ ڕێگایەکی دروست بگرینە بەر بۆی چیتر ژینگەی کوردستان بەرەو لە ناوچوون نەچن لەبەرەوەی مرۆڤ پەیوەندێکی ڕاستە خۆی بە ژینگەوە هەیە تو ئەو هەوا پاکەی کە وەری ئەگریت و بەردەوام هەڵی ئەمژیت بێگومان لە سروشتی جوان و ژینگەی پاکەوە سەرچاواگرێت بۆیە لێرە و لەوێ پێش دەستپێکی پرۆگرام ئاماژت بۆ کرد ئەمڕۆ چالاکی نەمام ناشتن و کۆمەڵێک چالاکی باشتانەیە بۆی هەوڵ بین زیاتر و زیاتر لایەنە ژینگەیەکە بەردەوامی پێبێت بۆ ئەوەی کە ئێمە چی بکەین بەداخەوە من هەموو جارە وتومە نەبوونی دادگایەکی ژینگەیە یەکێکە لە کێشە گەورەکان نەبوونی دادگایەکی ژینگەیی ئەگەر تۆ چۆن بۆ تاوانەکانی تر دادگایەکەی و ئەوەی کە تاوانێکەکە حکومەی دێ لە دادگایەکی تایبەتی بەخۆی ئەگەر دادگایەکی ژینگەیی هەبێ بڵێن دادوەر هەبێ مختص بکرێ بەو ژینگەیە دڵنیام تێ نەتەوێ خەڵک بەوە زیاترینە بە غەڕامەکردن و بە سجن و بەوە زیاتر لەو ینی ئەگەر ئێمە سەری پارکەکانمان بکەین ئەمنیەتێکی تیانی ینی مەسەڵەن کەسێکی تیانێ بەرپرس بێنەوەی کە کەسێک چۆن ناو ئەم هاتوۆتە ناو ئەم پارکەوانێ بە ڕێنمایی بکرێ مەسەڵەن من ئەچمە پارکێکەوە ئەگەر ئەمڕۆ خوانەخواستە شتێ بکەم ئەگەر ڕێنماییە کرام لەوێ یەکێکە بوو پێم بڵێ ئەوە مەکە جارێکتر ناچم نایکەموانێ بمانەوێ نەمانێ ئێمە هوشیاری تاکەکانمان وەکو یەکدیان پێویستەکە لە کاتی خۆی هەبێت کەواتەیەکێ لە کێشەکانمان نەبوونی دادگایەکی ژینگەیە ئەگەر ئەوە هەبێت کێشەکانمان هەمووی چارەسەر ئێمە یاسامان هەیە بەڵێ یاسامان هەیە بەڵام دادگامان نییە ینی یاسامان هەیە بۆ نمونە لە بڕیدەوەی ئەگەر یەکێ دەرەختێ ببڕێتەوانێ حکوومەکەی مەسەن لە ملیۆنێک غەڕامەوە کرێت تاوەکو چەند ملیۆنێک دانراوە بۆ نمونە بڵێ بۆ یەک درەخت بڵێ ئەگەر درەختێ بێ ئەوە ناڕێنمایەکە یعنی تایەتی هەر لە درەختێکەوە هەتا سژنیشی تیا بۆ مودەی چەند ساڵێک بەڵام ئایا ئەمانە تا چەند ینی تەطبیق کراوە ڕاستە بە غەڕامە کراوە
ئەوەی ئاگاداری ئێمە بەغرامە کراوە بەڵام وەکۆی کە سژن و ئەوەی تیابێ ئەو حکومەی تیابێ بەداخەوە وەک پێویست نییە بەڵێ لە لایەکی تری شەوانێ پێویستەکە لە هەموو شوێنێک ئەمنێتی شوێنەکانمان بۆ نمونە چۆن تۆ پۆلیسی دارستان و پاوانت دەیە بەڵام تۆ پێویستەکە تۆ لە باخچەکانیشە سکیوریتیەک دابندێ هەتا ئەو خەڵکە دێتەوە سەر ئەها وای لێ وشیارەیەکی پیا ئەکا لەسەر ئەو هەم بۆ پاک و تەمیزی هەم بۆ زەرەردان لە ژینگەکە بەنسبەت چالاکیانی ئەمڕۆژمان ئێمە وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوز ئەمڕۆ لە هەڵمەتی نیشتیمانی سەرۆک پاڤڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵمەتێکی نیشتیمانی ڕاگەاندوو و بەنشاندنی 1 ملیۆن نەمام لە مودەی ساڵێکە لە یەکی 6 2022 لە ڕۆژی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان تا یەکی 6 2023 بەردەوام بێ ئەمڕۆ بەڕێبەراتی دارستان و پاوانی سلێمانی بە هاوکاری مەکتەبی ڕێکخراوەکان کە هەموو ڕێکخراوە ژینگەیەکان ئەوانی کەسەر بۆ مەکتەبن لە خۆ دەگرێت لە زمینای ئێمەش بەشدارە بین لە دوو پرۆژەیە پرۆژەیەکیان کاتژمێر 10:30 لە دارستان و پاوانی پیرەمەگرون هەڵمەتی نەمام چاندن بەڕێوە دەچێت لە کاتژمێر 12:30 هەڵمەتێکی نەمام چاندن لە دەربەندی بازیان بەڕێواچێ ئەمە چالاکی سەر لە بەیانی من چالاکیتانەیە؟ بەڵێ چالاکی دووەمان بۆ خوانی ئێوارە 100 ژینگە پارێزمان بۆ خوانی ئێوارە داوت کردووە کە پێکەوانێ لەگەڵ ستافەکانمانە نانێک پێکەوە بخۆین ئەوەش چالاکیێکی ترمانە لە داهاتوشدا سپاس لە داهاتوشدا ئیشەڵا ڕۆژانی داهاتوو چکە ئێمە بەردەوامین ڕۆژی ژینگە هەر کاتێک شتێک هەبێت ئێمە هەوڵی بۆ دێن و ینی بەرنامی خۆمان جێبەجێەکەین مادوونە بن لە شادان خان خۆی ڕۆژەکە سەرچاوە یان ڕیشەی دیاریکردنی ئەگەڕێتەوە بۆ کیمیابارانێکە لە ناوچێ بالیسان ڕژیمی باس ئەنجامی داوە ئێمە لە ئێستاە بەداخەوە هەندێک ناوچە هەیە هێشتا هەر کێڵگەی مینە یاخود بۆ منە کیمیایی کراوە لەوانەیە هێشتا هەر با بڵێن مەترسیەک لەسەر خاکی ناوچەکە لەم ژینگەی ناوچەیە هەبێ خۆی ئەبێت ئەم ناوچانە کە یا کیمیایی تیاکراوە یاخود بۆ نمونە کێڵگەی مین بوون ئەبێت چۆن لەگەڵ یانە مامەڵە بکەی بۆی کە لە ڕووی ژینگەیەوە پاکی بکەیتەوە ئێمە بەداخەوانێ هەندێک شوێنمانەیە ئیسەج ناتوانین ینی هەندێک شوێنمانێ ینی شوێنی سەوزاییە و دارستانە و بەداخەوانێ خەڵکی بێ بەشەلەی لەبەرەوە پێویستەکە بەڕێبەرایەتی هەڵگرتنەوەی من بەردەوام من لە مین هەڵگرتنەوە بەڵام ئێمە دائیمە ناتوانین بڵین ئێمە ئەم شوێنە لە 100% پاک بۆتەوە ئەوانی کە پاکراوەتەوە مامەڵەیان لەگەڵ کرێ دارستان و پاوانی بەڕێبەرایەتی دارستان و پاوان ئێستا دەستی هەڵمەتێکی جوانی دەست پێ کردووە لە هەموو شوێنێ هەڵمەتی ئەو شوێنی کە پێویستکە و پاکرا بێتەوانێ هەڵمەتیان دەست پێ کردووە بۆچی لەبەر ئەوەی تۆ بوونی دارستان لە هەر شوێنێک بوونی یعنی ئەو پرۆژەی هەڤڵ پاڤڵ پرۆژێکی زۆر جوانە پرۆژەی دارستانیە ئەم پرۆژە دارستانیە بۆ خەڵکی بۆ لە هەر شوێنێک کابکرێ ئەبێ بە شوێنێکی گەشتیاری کەواتە کە بوو بە شوێنێکی گەشتیاری و خەڵک ڕووتێکرد پێویستەکات و ئەمنیەتی و خەڵکەش پارێزراو بێ بۆ نمونە تۆ ئەگەر شوێنێگا ڕاستە تۆ شوێنێگەڵی ئەم شوێنە ئاوەدان بۆ تۆ بەڵام مینیتیانەماوە بەڵام لەوانەیە بەبوونی لافاوێک ئەوانی سەرۆ دیسان و داغڵی تەقەمەلیانە دیسان و داغڵی و شوێنانە ببنەوە لەبەرەوە هەتاوەکو ئەو شوێنانەی کە بەزامن نەکرێت لە 100% پاک بوونەتەوە ناتوانێت هیچ کارێکی تیان بکرێت لەبەرەوە ئێستا ئەم پرۆژەیە بەڕاستی پرۆژەیەکی جوانە سەرتاسەری کوردستانی گرتوێتەوە لە سلێمانیا پرۆژەکە بەڕاستی بۆتە هۆی زیادکردنی سەوزایی ئەتوانین بڵێن ئێستا سلێمانی گەشتوتەوە حەدەی کە لە ستاندەری جیهانیان نزیک بۆتەوە خۆشبەختانە سپاس بخوا و خەڵکی ژیستە زۆر ئیسیبام هەر لە ماڵەکەی خۆیەوە هەر لە باخچەکی ماڵەکەیەوە حەزەکەی سێرەکەی بەردرگاکەی مەترێکە وای لێ کردووە یعنی سەوزاییەکی جوانی یان ئیسە زۆر ئیتیمان بە ئینجانانی درێ لە ماڵەکانە
هم جاني ژوورەوە اینجا یعنی ئەمە بۆتە هۆی ئەوەی کە تۆ لە ناحی دەرونیشەوە خەڵک گەڕاوەتەوە سەرەوەی کە سەوزایی ناحی بۆ دەرونی مرۆڤەکان چەندە بەسوودە ئەڵێ ئەگەر لە سەدا دەی ڕژەی سەوزایی سیاب کرێ لە سا 12 تاوان کەمە بێتەوە بێگومان وەک ئەش بینرێت لە باڵەکۆن و لە بەشی سربانی زۆربەی بینە و باڵەخانەکانە ڕێژەیەکی زۆری سەوزایی بە سەوزایی ئەمە شتێکی جوانە یان ئەو سێرەکەی ئەو بینانەی تجاریانی کە دروستەکرێ لە سا 25 پرۆژە شتەجێوەکان کراوە لە سا 25 بۆ سەوزایی 25 سەر خاوەن پرۆژەکان لە سا 30ەکەن بۆچی هەتا سەوزایی زیاتر بێ پرۆژەکانیان پرۆژەی شتەجێبوردن خەڵک زیاتر حەزەکە بچێتیا بژی بەڵێ لەبەرەوە ئیسا ڕێژەی سەوزایی زۆر زیاد بوو هەم ئەو یاسایانەشی کە دەرەچن ڕۆژ بە ڕۆژ ڕاستە ئێمە یاسایەک دەرچوو بوو ساڵی 2010 بەڵام ئەم یاسایە هەموار کراوەتەوە گۆڕانکاری تیاکرێت چکە تۆ بتێونەتەوە ئێستا ژیانی سەوکو 2010 نییە گۆڕانکاریکی زۆری بەس ڕاستم جاخات و شادان ئێمە دوێنێ لە نێو پرۆگرامەکەیە تەورێکمان هەبوو باسی ڕێژی بارانبارین و لە ئیستا لە کوردستان خۆشبەختانە لە ماوەی ڕابردوو ئەو چەند ڕۆژەی ڕابردوو بارانێکی زۆر بەڕەحمەت باری ئەمە تا چەندە پەیوەندێکی ڕاستەوە خۆی هەیە بە ئەوەی کەم زیاتر ژینگە سنێ زیاتر ژینگە ببوژێتەوە لەبەرەوەی تۆ بێگومان وایە کە ڕێژەی بارانبارین زیاد بکە ژینگەش بە شێوازێکی زۆر زۆر بەردەوام واکات بە سەوزی و بە جوانی ببێنێتەوە ئەمە تا چەندە پێ دوای پەیوەندێکی ڕاستەوە خۆیە لە ڕووی ڕێژەی شێ و بارانبارین و ژینگەومە تا چەندە بەداخەوە ساڵانی پێشووتر ئەو هۆکاری ئەو سووتان و نەمانی سەوزاییکی زۆرمان بەهۆی نەبوونی بارانەوە بوو ڕاستە سوپاس بەخوا ئەو ساڵ ئەو بارانە ئەتوانی بڵێ شکرد یعنی زۆر بە زیاتەوە تعویزی کردوێتەوە ئێمە کە باسی وڵاتانی دەرەوە ئەکەین ئەڵێن لە وڵاتی ئەوروپا سەوزایی ئەوەیە هەموو ناگەڕێ ئەگەڕێتەوە بۆ ئەو بارانی کە هەیەی ئێمەش ئەگەر بەردەوام بارانێکی وامان هەبێ خۆی هەر لە خۆیان سروش جوانە بێ بەبێ ئەو دەستکاری مرۆڤەکانی پاک ئەبێتەوە ژینگە زۆر پاک ئەبێتەوە تۆ لە چی ڕۆژێکی بارانە بارێکا چیتە دەرەوە لە چی ڕۆژێکا کە گەرمایەکی زۆر و زۆر بێ هەم چالاکیەکانیش نامێنێ کەواتە بوونی بارانێکی بەڕەحمات بوونی هەندێک جار چووکە هەندێک جار بارانیش زەرەرە بارانێکی لە کاتی خۆیانە بێ بۆ بەرهەمەکانمان وانە بەڵام سوپاس بخوا ئەم بارانی کە باری بۆ جووت براجوتیارەکان و بۆ سروشت و بۆ هەمووی سوودێکی زۆری گیاندووە ئیشەڵا ئەو بەردەوامە بێت لە بەرنامەی خەڵکە کە باسیەکەڵێ گەر بۆ نمونە مانی دوو جار بارانێکی ببارێ سروش زۆر جوانە بێ بینین ئێستای کۆمەڵێک گوڵ لە شقامەکانە بەڕاستی پێما بێوێنەی نەبوو لە ماوەی ئەم چەند ساڵی هەر ڕەنەکەشی ئەگۆێستا تۆ سێری سەوزایەکانی چوادۆری خۆمانکە ڕەنەکانی سەوزی تۆخات بۆچی تۆز دەیگرتووە جوانە ئەوێ بەڵام تۆ ئەگەر بێت و با سەوزاییشە بێ بەڵام کە پاک نەبوو گەڵاکان پاک نەبوو نەیانتوانی هەناسەکەواتە ناتوان تەندروست بن بۆ ڕۆکەکەش و بۆ مرۆڤەکانیش ڕاستە پرسیاری من لە بەڕێزت شادان خان ئەوەیە بەڕێزت هەم وەکو سەرۆکی کۆمەڵی کوردستانی سەوز هەم وەکو خاتوونێک کە بێگومان لە ماڵەوە ئەرکی ماڵەوە بەجێ ئەهێڵیت ئەگەینی لانەیە ئەم پرسیارە لە لای هاوڵاتیان دروست بێت بڵێن ئەڵێن بۆ نمونە بەکارهێنانی پلاستیک کێشە بۆ ژینگە دروستەکات بەڵام من بۆ نمونە ئاو ئەبێ بە دەبە بکڕم یان بە پەرداخ بکڕم هەمووی لە پلاستیک دروست کراوە سفرەی ماڵەوە سەفەریە هەر پلاستیکە قاپەکان بەداخەوە ئێستا لە میوانە گەورەکانە بووە بە سەفەری یعنی لەوانەیە بڵێت بۆ نمونە ژیانی ئەم سەردەمە بەتایبەت لە لای خۆمان بەداخەوە وای لە خێزانەکان کردووە پلاستیک زۆر بەکاربهێنن بەڵام وەکو خاتوونێک کە ئەزمموی ئیشەکەشت هێناوە تێکەڵ بە کابانی ماڵەوەت کردووە لا دوایە ئەبێت چۆن لە ماڵەوە ئێمە ژیان بەسەر بنی ئەوە نەئیتر کەلوپەلی پلاستیک لە دوای ئیشوکاری ڕۆژانەمان بەجێ نەهێڵێ ئێمە ساڵانی تریش ینی گەشت و سەیران زیاتریش بوو بێگومان بەڕاستی یعنی زۆر ئاسایی بوو بەلامان و قاپەکانی ماڵی شەومانە بردوو وەنیە ئەمان بردوو لەوێش کانیەکە بواە ئەمان شک کانی نەبواە ئەمان بەڵام بەداخەوە ئێستا يعني سفرەکە ئەرە و سفرەیە کە دایکمان بەکارهێناوە ئەشی سڕی و یعنی هەم لە ڕووی ئابووریشەوە
شتێکی باش بوو بەداخەوە ینی هەر لە خۆم بۆ دەست پێ بکەم ینی هەندێک جا لە ماڵەکە دائەنیشینوانە من ئێستاش نەرکی مناڵەکان خەسووم ینی زۆر جوان ینی حەت پێی خۆشە دایما سفرە کۆنەکە بەکار وەکو سەردەمانی ڕابردوو ینی پاکی ئەکاتەوە وینەکە ئەڵێ ئەمە ئەم لایلوونە ڕقم لێت ئەم لایلوونەکە داخی زۆر کاتیشەیە ئەڵێن بۆ نمونە کە خواردنیشی لەسەر بێت ئەو موادە پێم وا بێت خراپە لە ڕووی تەندروستی هەر لە ڕووی تەندروستیشەوە بۆ نمونە تۆ جارانی تر ئەو خواردی کە لەسەر سفرەکە خورا دوای ئەوەی کە تەواو ئەوی ئێنای بەشی هەمووی جیا کردەوە ئەوە ئەم برنجە بۆ مریشکەکانم یان کردە کەلاوەیەکی بەرامبەر ئەو بۆ چۆلەکەکانم ئەم ئێسقانانە بۆ پشیلەکانە یعنی بەڵام بەداخەوە ئیسە ڕسق و ئەڵێ ڕسق نەماوە ڕسق نەماڵین لەسەر سفرە بەداخەوەی سەر کوێکین و خێنە ناو زبڵەکەەوە ئیتە حساب بۆ ناکەی چیشی تیا هەندێک جار هەیە ئەوانی کە گەورەی ماڵەکانن ئەڵێ ئابزانە چقۆیتیانە ئابزانە کەوچکی لەگەڵ فڕێنەوە هەندێک جار سێرەکی لە پڕشتێکت نەماوە لەگەڵ ئەوەیە فڕەتداوە لەبەرەوە بەداخەوە با بگەڕینەوەنێ ئیسە خەڵک خەریکە ها و شیارترە بێتەوە هەندێک جارڵێ دەتخواواز دو قاپە بێنە هینە دەچێت دوای دەسێکی لە ئێسێمە خۆمان کۆمەڵێ برادروانی کە کۆ بینەوانێ دەچێتتر ئەم هەمووی ناتوانین چوار قاپشوی یعنی لەبەرەوە بە هەمومان لەجێگە خۆمانەوەگە دەست پێ بکەین کەمە بێتەوە دڵنیا کەمە بێتەوە بابین باخەکان بەکاربین قاپە پلاستیکەکان هەبوو شوشەنا پلاستیکەکان دەستێکی لێیت و پاکە بێتەوە ئەمە هەر لە ڕووی ئابوووریەوە هەر لە ڕووی تەندروستی خۆتەوە ئەم بڕوا بکەن ئەمەی کە دروستەکرێتەوە لەو لایلۆنان بۆ لە سفرەکە نازایی لە چی مادەیەک دروست بووە ڕاستە خۆی هەر خواردنی گەرم کاکرێتە ئەم قاپە سەفەریانە زۆر زۆر دەوتێت لە بۆیە نەخۆشیەکانیش زۆر بوون بەداخەوە منە مەوادی پلاستیکی بەکارێنینەوەە بەڵام ویستە هەیە ینی خەڵک هەیە حەزەکات شتێک بێنێ لە تەختە کۆمەڵش بێنێڵێ لە باتی ئاوانی لە پلاستیکان بۆ شوێنی سەر کارەکەشیان لە شێوە دەختەیەکایە ینی هاتووە بەرنمەیەەکە جارێک لە خەریکی و پرۆژێن مناقەشەیەکەنوانە بزان چەندێکوێت لەسەر هاوڵاتی و ئەوانە بەڵام لە لایەکی تریشەوە ڕاستە تۆم بدەباوە خواردو بیشکێنە شوێنێکی خۆی هەبێتی بکە لە ماڵەکە تا علاگەیە کوی دواییە خەڵکی دێکوێ کاتەوە ئەمە لە تانجۆرۆی نەگەیاڵ هیچ دەبێەوە ڕیسایکلی نەکرێتەوە ناچێتە سروشتەوە بێگومان ئەوەی بڵێ ژینێکوانێ لە منطقەی تاجرۆە وازامەوە ئەو ڕیسایکلینەش بابەتێکی زۆر جوانە دروست دەکرێتەوە یعنی کەپسەکرێت و ئەگەر لە شوێنێکی تریش بەکاربێتەوە کێشەنیە گرنگەوەی ناچێتە سروشتەوە ئەم پلاستیکانە ساڵ لە ناو ناچێت هاوڵاتیان ئەگەر جیایان کردەوە چۆن دواتر ئەمانە فڕێ بن بۆ نمونە بیکەنە علاگێکەوە هەر لەبەر دەرگادای بنن ئیتر ئەو کەسانێک یان ئەو کۆمپانیانەکە ئەرکی کۆکردنەوەی خاشاکەکانیانەیە ئاواجیای بەڵێ ئێستا خۆم من خۆم مەسەلا زەرفێکم هین کردووە هەر بەر دەرگاکی خۆم تێکەم هەر ئەوانی کاڕۆن ئەم سینانیان پێ ئەگەڕێن پلاستیکیانەوە مەمنونیشن ڕاستە هەر لێوە ئەیخەن و خۆیان هەر داینەبوانی بن چۆن مەسەڵەن نانێ وردەوە واکەی بەدارێکا و خۆیان بنەوەی پێویستی پێبێ بڕۆکە هەیە سەمەحیشەتی لەسەرەوەی ڕاستە لە باتی بچێت لە عملەکە کۆی کاتەوە هەم سەحیەن زەرەریشە بوو با لە بەردەمی ماڵەکەی خۆما بێ ینی تۆ ئەتوانی بۆ ڕۆژگارە چەند شت کۆ بکەیتەوە چەند شت بکەیت دەبا ئەوەشە لە بەدرگاکەتە لە زەرفێکی تایبەتە و فڕێبە بەداخەوە بەڵام هەر یەکێکمان ئەگەر ئەوە بکەین ئەو زیانانەکە بەڵام تا ڕادێکیش ئەوەی جێگەی خۆشحاڵیە هاوڵاتیانی خۆشەویست هۆشیارانە مامەڵەشەکە لەگەڵ ئەو بابەتەوە ئەوش جێگەی خۆشحاڵیە تا چەندە گروپە شاخەوانیەکان هۆکارێکی گرنگکەن زۆر کات بۆ بڵاوکردنەوەی چەندین ڕێنمایی و زانیاری گرنگ بە هاوڵاتیانی خۆشەویست کە سەردانی ئەو جێگەیاناکەن زۆر کات گروپێکی شاخەوانی کە ئەچێ بۆ گەشتێک چەند کەسێکی تر یاخود چەند هاوڵاتێکی تر لەوێ ئەبینێت لە ڕێگەی بڵاوکردنەوەی برۆشۆرێکەوە بێت یان چەندین چالاکی گرنگ بێت ئەڵێ زانیاری کۆکەرەوە لەسەرەوەی کە ژینگەکەت بپارێزی یان زەرفی نایلۆن هەیە یان بەدەست هەر یەکێک لەو کەسانی یاخود ئەو هاوڵاتیانی کە لەوێن بۆی زیاتر کە لەوێمانەوە لە دوای خۆیان کە بەجیان هێش ئەو جێگەیە ژینگەکەیان زیاتر بە پارێزرایی بمێنەوە لە پارکی ئازادیش ئەمە زۆر بەدیەکە لە زۆربەی جێگەکان ئێستا گروپی شاخەوانی دەستیان خۆش بێ خۆشیان هەندێکوانەیە گروپی شاخەوانی و ژینگەییان پێودرێن بەڵێ کە ئیش بەڕاستی کاری جوانەکەن
لەشیان ساخ یعنی لەگەڵەوە شاکە ئەچن بۆ شاخەوانی بۆ پیادە ڕۆی خۆیان و هەم بۆ وەرزشێکی جەستەی خۆیان لەگەڵ شیانە پاکردنەوەش حملی پاکردنەوەشیانەیە بەڕاستی ئەڵێم خۆزگە هەموو گروپەکان گروپی شاخەوانی بنە شاخی ئەزمەر گۆیژەش بە هەمان ئەزمار یعنی دەگەوە بۆ نمونە چن بۆ گروپێکە چن بۆ منتیقەی چەپەچنارە بۆ پیادەڕێوی لەگەڵ خۆیانە ئەوەی خۆشیان و ئەوەی هەوڵاتیانیش کۆ دەکەنەوە یعنی خۆی لە خۆیان ئەم گروپانە بەڕاستی ئیشێکی باشیان کردووە هەم گروپە ژینگەیەکانیش بۆ نمونە کە مسم شخصی خۆم کە مناڵەکانمە بمۆچم بۆ پارکێ هیچ نەبیوانی چوادۆری خۆم تێگەێنم بەچی تێگەێن ڕاستە لەوانەیە بە قسەم نەگا بەڵامە بینێ کە من شتە هەڵەگرمەوە و مناڵەکانی خەنە سەر چاولێکەریەک ئەویشە چێ وا بکە ڕاستە وایە بەداخەوە هەنێکی شێ هەر خۆشی تێناگەینێ ڕۆژمانێ بەڵام تۆ هەرێکێکوا لە بەرچای تۆ ئەبینی یەکێک شتێک بڵاوکە تۆ لە بەرچای ئەوە بچی بڵایکە حتمما ئەویش ئەلە لە خەلیتر بڵاوی ناکاتەوە ڕاستە وایە لە بەرۆ با ئێمە هەلوم یەکێکمان بێ قدوە بین ڕاستە هەدا نەنیشون و باسی ژینگە بکەین بەڵام من لەگە لە شوێنێکا خۆم هاڵەکەم کرد خەڵک ئەوەی بزانن لە کۆمەڵەیە کایشەکەم و هەڵاکەم و یان مەسەرەن کابرا شاخەوانی و بەڵام ئاوەکەی خواردو تۆ فرەیە ئەمە بەڕاستی کارەساتە دوایەوە لەبەرەوە پێویستەکە هەرێکەمان ڕێنوێر بن بۆ ئەوانی دوای خۆمان کەم سەیری نەکەین چونکە ئەوترێت دڵۆب کەوە بێتەوە ئەبێ بە دەریا کاتە نەڵێن کە بۆ نمونە ئەگەر من ئەمەم بەکار نەهێنا یا من ئەمەم کۆکردەوە چی لە مۆزوع ئەگۆڕێ هەر یەکەوە ئەگەر لە جێی خۆمانەوە هاوڵێک بین لە کۆتاییە ئەنجامێکی زۆر جوانی دەکەوێتەوە ئیستا هەیە بۆ نمونە هەبووە بە دەرگاکی پاڵ نەکردوەوە تو تێت پیسە بێتەوە ڕاستە یاڵی من نییە پەیوەندی تۆ پاکی کەروانێ ئەوەی دراوسێکەش چاو لە تۆکە بێگومان ڕاستە وە زۆرێک لە ناوچە گەشتیاریەکانیش بۆ نمونە ناوچەی گەشتیاری سەیرانگەی سەرچناری ژێکیەکە لەو جێگانی کە ئێستا خۆشبەختانە هەم لە ڕووی ژینگەکەیەوە زۆر سەوز و جوانە هەم تیمێکی تایبەتیش چەندین ڕێنمایی و زانیاری گرنگیان بۆ گەشتیارە خۆشەویستانی کە سەردانی ئەوەیەکە جوانە ئێمە خۆمانە بارگاکە شپانێزێکی سەرچنارە و ئاگامان لە وەزعایی سەرچنارە سپاس بخوا یعنی سەرچنار زۆر جوانە زۆر ئەو خەڵکانی ڕووی تێەکەن بەڕاستی حەزەکەن بیپارێزن حەزەکەن هەموو شوێنێک ئاوا بێ بەخۆشحاڵی وا بێت دەستی ئێوەش خۆش بێت لەشتان ساخ بێت بەخێرات هەمیشە لە خەمیژینگیان دەست بەخێرات